بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بە ڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئاڵلقەی چنەی بەرنمەکەتان بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستەگەینەوە. أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم. لسایە و سێبەریە مایەتە پیرۆزەیە لە ئاڵلقەیەم جارەی بەرنامەکەتان باس لە ئولیل ئەمرەکەین. چۆن ئەم بابەتە لە نێو مسلمانانە لە دوای وەفاتی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام تا ئێستا و سەردەمی مسلمانان و کۆمەڵگەی ئیسلامیەکان هاتووە و چۆن دەکرێ مسلمانان وەلی ئەمریان هەبێ. لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد بامۆچی پسپۆر لە فکری ئیسلامی ئەم بابەتە تاوتوێەکەین بە گەرمی بەخێراتنی بەڕێزیانەکەین. پاداشتان باتەوە. بەخێر بێن مامۆستای بەڕێز ئەزیێتان کێشە. مامۆستای بەڕێز وەک ئاماژەم پێداوە ئاەتی خۆی پەروەردگارە باس لە تاعەت بۆ خوا و پێغەمبەر و دوایەوانیش بۆ وەلی ئەمری مسلمانان. وەلی ئەمر چییە؟ با لێرەوە دەست پێ بکەین. وەلی ئەمر دوو وەکو لە دوو پێناسە ئەکرێ، پێناسەیەک لە زمانی عەرەبیا و پێناسەیەک لە زاراوە و لای عولەمایانی شارەزا لە شەرعە. بەڵێ ولیل ئەمر یا وەلی ئەسڵی وشەکە لە ویلایەت و هاتووە بە وەلایەت و بە ویلایەتی شەخوێنێت، ینی واوەکەی فەتحە و سەری هەبێ یا ژێری هەبێ. ئەگەر سەری هەبێ بە مەعنا پشتیوانی و یارمەتیدانە، ئەگەر ژێری هەبێ بە مەعنا سوڵتان و یارمەتیدانیش دێ. ئەو کاتە کە بە مەعنا سوڵتان بوو ینی پیشەیە، وەکو بابی زیراعە و ئەو جۆرەشتانەوە کەڵی زیراعە ینی پیشەی زراعەتکردن، کەسێک کە ئەوەکە یا سیناعە. ئەو کاتە ئەگەر ویلایە بوو ینی کەسێک کە بە ئیشی سوڵتان و کاروبارەکە هەڵەسێ لە مەعنا شەرعیەکەشیە بریتیە لە شەخصێک کە کاروباری مسلمانان لە ڕووی دنیایی و لە ڕووی دینیەوە بەڕێوە ئەبا سەرپەرشتیەکە هەردوو لایەنی دنیا و قیامەتی خەڵکەکە ئەو لێی بەرپرسیارە و ئەو بەڕێوەی دەبا و هەڵی ئەسوڕێنێ و خەمیان لێ ئەخوا. زۆر باش. کەواتە کاتێک خۆی گەورە پێمانە فەرمێ ئەطیعوا الله وأطیعوا الرسول وأولی الأمر منکم. چۆن لەم ئاەتە پیرۆزە تێبگین؟ خۆی ئەم ئاەتە ئاوا معنا دەکرێ ئەگەر بە دەقێکی کوردی کورت معنای بکەیت. واتە فەرمانبەردار و گوێڕایاڵی خوا بن، فەرمانبەردار و گوێڕایاڵی پێغەمبەرەکەی بن، فەرمانبەرداری ئولیل ئەمریش بن. بەڵام عولەمای تەفسیرە فەرمون و عولەمای ئوسوولە فەرمون وشەی ئەطیعوا بۆ خوا سەربەخۆ بەکارهێناوە، ینی سەربەخۆ بەگوێی خوا ئەکرێ. بۆ پێغەمبەر سەربەخۆ ئەطیعوەکەی فعلەکەی بۆ بەکارهێناوەتەوە، بەڵام بۆ ئولیل ئەمرەکە نەیهێناوەتەوە. وەرتوتی بەواوی عەتفی کردووەتەوە سەریان، ینی ئەو تاعەتە بۆ خوا و پێغەمبەرەکرێ بۆ ئولیل ئەمریش ئەکرێ. عولەماڵن ئەمە چی لێ وەرەگیرێ کە فعلەکەی دووبارە نەکردوتە بۆ ئەو معنای تاعەتی وەلی ئەمر لە چوارچێوەی تاعەتی خوا و پێغەمبەرایە. کاتێ تاعەتەکە تۆ ملزەمی کراوی بە تاعەتی خوا و پێغەمبەر بۆ وەلی ئەمرەکە کە ئەو فەرمانی خوا و پێغەمبەرت بەسەرا. زۆر باشە مامۆستای بەڕێز وەلی ئەمر ئەوە یەک. دوو منکم وشەی منکمیش من لەوێ حرفی جەڕانی لە خۆتان بێ، لە خۆتان بێ واتە لە خودی مسلمانان بێ. ناکرێت کەسێ مسلمان نەبێ وەلی ئەمری مسلمانان بێ، لەبەرەوە بێ مسلمان بێ و لە خۆتان بێ و کۆمەڵە مەرج و شەرتیشەیە کە لە کۆی ئاەت و حەدیسەکان وەرەگیرێ لێرەش باسیەکەین. بەڵام ڕاستەوخۆ وەلی ئەمر لە کێوە دەست پێەکە؟ وەلی ئەمر بەڵێ وەلی ئەمر هەر لە دوای پێغەمبەرەوە دەست پێەکە. جا بە ئەو ژوون کەمەوە ئەم وەلی ئەمرە ناوی جۆرا و جۆری بەخۆیەوە بینیوە. مستەلەحە قورئانیەکە مستەلەحە نەبەویەکە مەسەلا ئەوە لەوێ وەلی ئەمر بەکارێ. لە مستەلەحی سەحابەکانە خەلیفەیان بەکارهێناوە. ئەمیر پێغەمبەری خوا لە وشەکانە لە فەرمودەکانی ئەمیری بەکارهێناوە. معناوە ئەم مستەلەحانە خلافە، ئەمیر، ولیل ئەمر، ئەمانە هەمووی تقریبەن معناکان وەکو ڕەشید ڕیضا فەرمی یەکە. ئیشەکە کاتێک کە شەخصێکە لە دوای پێغەمبەر لە درێژای قۆناغەکانی مێژووی ئیسلامیدا مسلمانان کردویانەتە سەرپەرشتیار و گەورە و بەرپرس و سەرکردەی خۆیان بۆ ئەوەی کاروباری دینیان و کاروباری دنیایان بەڕێوەبەری.
کەواتە مێژوەکە یەگەڕێتەوە بۆ دوای وفاتی پێغەمبەر. بەڵێ هەر بۆ سەقیفەی بنی ساعیدە کە لێوە کۆبوون و دوای وفاتی هێشتا پێغەمبەر نەناشت بوو صلی الله عليه وسلم کۆبوونەوە کە کێ لە جێی پێغەمبەر بێت صلی الله عليه وسلم بۆی کاروباری مسلمانان بەڕێوەبەر. وەلی ئەمرە بێت سیفاتی هەمێ پێی بناسرێتەوە یانە بێ هەڵبژێردرێت جەنابی مامۆستا یانە بێ خۆی ئیدعا بکە با بڵێ خۆی هەردووکی وەکو کۆی هەردووکێتی هەمە بێ کۆمەڵێک صفات و مواصفات هەیە لە شخصەکە هەبێ و ئەوەش کە لە مێژووی ئیسلامە هاتووە بە زۆری خەڵکەکە دایان ناوە یا بەلایکەمەوە پێی ڕازی بوون خەڵکەکە چکە ئەمە ئەکرێ ئەبێ وەلی ئەو ولی ئەمرە موسڵمان بێ پیاو بێ عادل بێواتە دیندارێکی چاک و پابند بە ئیسلامەوە بێ و ئەبێ علم و زانیاری هەبێ ئەبێ شارەزای بەڕێوەبردن و کە بە ئیسلاحی تازە بڵێننی سیاست بزانێ لەگەڵ کۆمەڵک شەرتی ترا ئەنجام مسلمانانش پێی ڕازی بن چونکە بۆ نمونە ئەکرێت 5-6 کەسە بێ ئەم سیفاتانەی تیابێ بزانین کیان زۆرتر تیاتی مسلمانەکان زۆرتر بە کێ ڕازین ئەهلی حەل و عەقد کی هەڵەبژێرێ ها ئێستا مەسەلەیەکێک لە مەرجەکان لەناو کتێبی فیقیەکانە تۆزێ قسە و مشتومڕی لەسەر و زۆرتر ڕایان لەسەر ئێڵە نەبێ قوڕەیشی بێ قوڕیشی بۆ قوڕیش لەو کاتا بە قوترین عەشرەت بووە لەناو عەرەبەکان و لە مەکە و دەوروبەری و جەزیرەتو عەرەبە لەبەر ئەگەر کەسێ لەو عەشرەتە بێ زیاتر ئیشەکەی بۆ ئەڕوا بۆی عولەماڵەن ئەگەر ڕێک نەکەو قوڕیشی بە کەسێکی تری غەیرە قوڕەشیش بوو بەڵام ئیشەکەی بە چاکی پێ بکرێ هەرە بێ بۆ دەوڵەتی عوسمانی بوونەتە سوڵتان 600 ساڵ زیاتر عالەمی ئیسلامی بەڕێوەبردن قوڕیشی نین خۆ مەمالیکەکان کە میسر و شام و بەشێکی زۆری عالەمی ئیسلامیان بەڕێوەبردووە لە فترەیەکی زۆر حساسە قوڕیشی نەبوون هەر پێیان وتێ مەمالیک ینی مەملوک بوون کۆیلە بوون ئازاد کراون کەواتە مەرجەکان یەک لای بەڵام مەرجەکان ئەوانەیە بەڵام شێوەکەی لە مێژووی ئیسلامە چەند شێوازێکی بەخۆیەوە بینیوە مەسەلا دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوە تا مسلمانان هەڵیەبژێرن لە سەقیفەی بەنی ساعیدە کە ئەبوبەکر نەخۆشە و خەریکە وەفاتەکە ئەو عومەر دەستنیشانەکە دوای خۆی بەڵام مسلمانانش پێی ڕازیە بن ئەمە شێوازێکی تر شێوازێکی تر عومەر لە دوای ئەوە بریندارە بێ و لێ ئەدرێ ڕزای خوای لێ بێ 6 کەس دەستنیشانەکە لە یەکێک لەم 6 هەڵبژێرن یعنی ئەو کوبڵێ مڕەشەح دەعانێ عوسمان هەر بە عام هەموو مسلمانان هەڵێبژێرن یعنی کە یەکێکە لەو 6 ئەو بۆ دوای ئەو کە عەلی دێت تەمەنەوە عوسمان لەناو 6ەکەیە کە عومەر دیاریانەکە دوای ئەو کە عەلی ئەو کەسانە کە دێن عوسمان شەهید دەکەن و ئەوانە و خەڵکی مەدینە عەلی دانێن ئەتوانین بڵێ بکوژەکانی ئیمامی عەلی ئەوان ئەڵێن عەلیش مشاورە بە خەڵکن بیکە تۆ بیکەی باشتر تامانە هەر بمێنەوە خەڵک بکوژنەوەوانە لەبەر شێوازی جۆراوجۆری بەخۆی بینەوە دێیتە خواردترەوە بۆ ئومەوی و عەباسی تا ماوەیەک ئەوش هەر ئاوا مسلمانان دایان دوایکە تۆزێک وەکو بڵێ هی نەبێ ئەبێتە ویراست و پشتا و پشتوەرێکی وەلیعەهد دانێ بۆ خۆی دوای خۆی کێ بێ و دوای خۆی کێ بێ تێگەی ئاوا بەڵام ئەوەی کەواکو لە مێژووی ئیسلامە زۆر درەوشاوەیە و دیارە زمانی خولەفای ڕاشیدینە ئەوە تا سێرەکەی کەم و زۆر خەڵکەکە ڕایان هەیە لەسەر خەلیفەکە یەکەم جار هەر هەموو خەڵکە خۆیان هەڵێبژێرن مهاجرین و ئەنسار دوای عومەر دیارێک لەلایەن ئەبوبەکرەوە خەڵکە پێی ڕازیە بن ئەگەر پێی ڕازی نەبن خۆ عومەر نابێتە خەلیفە دوای عومەر کە 6 کەس دەستنیشانەکە و مڕەشەحەکە بۆ خلافەت لە پێشمردنیا خەڵکەکە عوسمان هەڵەبژێرن لەبەر توانین بڵێ بە شێوەیەک لە شێوەکان خەڵک ڕای هەیە ئەوەش لە کتێبە فیقی ئوسوولەکانە تۆمارکراوەیە ئەڵێن ئەبێ خەلیفە ئەهلی حەل و عەقد هەڵێبژێرێ ئەهلی حەل و عەقد کێیە ئەهلی حەل و عەقد خەڵکە دیار و بەرجەستەکانی کۆمەلگا ئیسلامیەکان وەکو عولەماکان وەکو قادە عەسکەریەکان وەکو پیاوە وەکو بڵێ نفوزدار و کەسایەتیەکان ئەمانە کە لەوانەیە ئەمانش لەلایەن خەڵکەوە دەستنیشان بکەن ئەمانە خەلیفە هەڵەبژێرن جەنابی مامۆستا تۆ چەند جۆرێک شێوازی دانانی ئەمە باشترینیان کامەیە کە مەسەلەن ئەکرێ ئەمەی دوو شێوە هەیە ئەمە کەیسێ لە ئیستیلاحی تازەشە پێڵێن ڕاستەوخۆ لە ناو خەڵک و جەماوەر هەڵبژێرێ یان لە پەرلەمان هەڵبژێرێ ئیسلام ناوێکی تری لێ ناوە ئەمەی پەرلەمانی ناوناوە حەل و عەقد کەمانە خەڵکە دیارەکەی کۆمەلگان ئەمانە هەڵیبژێرن و ئەوەش کەواکو و ڕاستەوخۆ خەڵک هەڵبژێرێ زۆرتر ئەوانەیان کەواکو لە مێژووی ئیسلامەوە بینێ توان بڵێ زۆرتر ڕەنگی حەل و عەقدەکەی پێوە دیارە هەرچەند ئەوەی سەقیفەی بنی ساعیدە هەموو ئەگرێ بەڵام خۆ ئەو کاتەوە مەدینە بۆ خۆ مەدینە هەمووی عالەمی ئیسلامی نەکردووە وانێ خۆرچوو شارەکانە بریتینە بۆ لە مەدینە بەڵام بریتە توانی بڵێ مەدینە و بڵێ خۆلاسە و زۆربەی سەحابە لێ بوون لەو کاتا ئەتوانین بڵێ ئەوە وەکو حەل و عەقد وایە
چکە تا زمانی ئەبوو بەکریش سەحابە زۆر بەم لاولاوە نەچوو مەگەر بۆ غەزا چوو بن زۆرتر لە مەدینە بابەتە زۆرێک لە ناکۆکیە بینی لە مێژووی ئیسلامیە ئەگەر خلاف هەبوو لە نێوان مسلمانانە بۆ دیاریکردنی وەلی ئەمر چارچیە ئەوکوتم ئەو شێوازانەمان هەیە خلافەکە سیرەکەی بزانین خلافی چۆن ئەگەر خلافە لە بینی چەند کەسێکا کیان زۆرتر ڕای هەبووە بێ ئەوە بێ ئەگەر خەلیفەیەکمان هەیە و دانراوە بە شێوەک لە شێوەکان قبول کراوە و دانراوە و هەڵبژێراوە یەکێکی تر بێ و منازعی لەگەڵا بکە ئەو قبولنی ئەوەی دووەم قبولنی ئەمە یەک هەندێک لە عولەما ئەفەرمون ئەگەر وڵاتە ئیسلامەکە بەربڵاو بوو فراوان بوو مانع نییە مەسا لە شوێنکی دوورتر کەسێک بێ بەڵام بە ناوی خەلیفە نابێ ناوی بۆ ڕئیس ئەو وڵاتە گەورە ئەو وڵاتە هەرچەند زۆرتریان ڕایان وایە یەک کەس هەبێ یەک شەخص هەبێ بەڵام لە یەک شوێنە و لە یەک جێگا نابێت دوان هەبێ لە یەک وڵات و لە یەک مەملەکەوت و یەک شار و سنوورەکە دیاری کراوە نابێت دوانە بچکە دوان مشکلەکان حل ناکا و خۆش ئەوێتە مشکلە فەرموویسە بڕارێکێتە پێش و بڕای لەسەر دێت کامیان قسەی کامیان بە گوێڕال لە کامیان بکرێت فەرمان بەرداری لە کامیان بکرێت لەبەرەوە ئەوە لە مێژووی ئیسلامە حەسمە یعنی کە ئەبێ یەک شەخص بێ ئەو شەخصەش ئەوەیە کە ئەهلی حەل و عەقد قبوڵیان بێ یا زۆرینە ئەهلی حەل و عەقد قبوڵیان بێ و شورا شەر بوو ئەوەیە شورایانی چی شورایانی تۆ بێ ڕای ئەو خەڵکانە کە ئەهلی مەشورەتن ڕایان وەربگری دواتر کامڕا باشترینە کار بەوەیان بکری بڵێ زۆر باش ئەگەر وەلی ئەمر با بڵێن دیاری کرا ئیطاعە و فەرمان بەرداری وەلی ئەمر تا چ ڕادەیەکە بۆ مسلمانان بوو نابێت لەسەرەتەوە ئاماژەت پێدا کە خۆی گەورە فەرمێ ئەطیع الله و ئەطیع الرەسوول بەڵام بۆ وەلی ئەمر مەرج هەیە کە بێ پابەندی ئیطاعی خۆ و پێغەمبەر بێ ئەمە با سبب نزولە بگەڕمەوە لەسەر ئەو لەسەر ئاەتە ئەو ئاەتە علەمای سونە ئەوانە کە فەرمودەکانی پێغەمبەریان گێڕاوەتەوە ئەڵێن سبب نزول و هۆی دابەزینێم ئاەتە ئەوە بوو پێغەمبەری خوا عەبدوڵای کوڕی حوذافەی سەهمی لەگەڵ کۆمەڵە چەکدار بە موهمەیەکی سەربازی نار بۆ شوێنێ لە ڕێگا هەندێک ڕێوایەتە لە تووڕیان کە هەندێک ڕێوایەتە لە هەر خۆی هین بوو وتی من ئەمیرتان نیم ئەوان شتیان بەڵێ ئەمیری تاعام واجب نییە لە سەرتان نابێت بەگوێم بکەن بەڵێ بێ بەگوێت بکەن تی دەی هەندێک دارم بۆ کۆکەنەوە دیارە شوێنەکە داری هەبووە داریان بۆ کۆکردو وتی ئاگری پێوەنێن ئاگریان پێ یاڵا بچنە ناوی ئاگرەکە گەورە بوو ئیت دۆزە سەیرێکیان کرد و هەیان بوو خەریک بوو بچێتە ناوێن تەنە قۆڵیان گوتیان کاکە نابێ ئێمە هاتوێتە ناو ئیسلام لە ئاگر دوور کەین چۆن خۆمان بچین ناو ئاگرۆ ئیتر بەگوێیان نەکرد و تا هاتنەوە بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە هاتنەوە ڕووداوەکەیان بۆ گێڕایەوە پێغەمبەری خوا فەرمی ئەگەر بچوونایەتە ناوی هەتا قیامەتیش لە قیامەت لە ناوی ئابوون ئەوە پێی ئەمردن لە قیامەت لە ئاگرا ئەسووتان إنما الطاعة في المعروف على المرء المسلم السمع والطاعة فيما أحب أو كره ما لم يؤمر بمعصية فإذا أمر بمعصية فلا سمع ولا طاعة لا بيغمر خواوي فرمو يعني مسلمان دەبێت سمع و طاعی بێ و جوابی پرسیارەکەی پێشوشتیایە سمع و طاعە واجبە بۆ ئەمیر بەمەرجێ ئەو شتانەی ئەمری پێەکە مەعسیەت و سەرپێچی و نافەرمانی خوا نەبن هی پێغەمبەر نەبن صلی الله علیه وسلم ئەگەر ئەمری کرد بە مەعسیەت هەرچەند ئەمیریش بێ هەرچەند وەلی ئەمریش بێ بەگوێ ناکری يعني مطلق نییە نەخێر مقەیەدە بە مەعسیەت نەبێ جا ئەمە چی ئەگرێتەوە یەکەم ئەوانەی کە ئەمری خوا و پێغەمبەریان لەسەر ئەو شتە ئیدی لەکە مەسەڵەن نوێژکردنە ڕۆژ و گوتنە عیبادەتەکانە کاروباری وڵاتە کە ئەمری لەسەرە بە عەدل بڕوا بەڕێوە ئەمە ئەمانە ئەگرێتەوە کە ئەمری خوا و پێغەمبەریان لەسەر ئەویش هەر جەختی لەسەرەکاتەوە و ئیجرایەکە بەسەر خەڵکاوە نییە هەنێ شتی ترمان هەیە مباحە مەسەلا شتێکە نە ئایەتی لەسەر بڵێ بیکەنە لەسێتیم بەڵام ئەو پێی وایە بکرێ بۆ نمونە هەنێک یاسای ژیانی خەڵک تەرتیبەکە یاسای مرورە مەسەلا و یاسای مرور ئاەتێک لە سنێ بڵێ وڵا مرور ئاوایە و سیارە وا لێ خوڕە بەڵام مادەم بەرژەوەندێکی تایە و ژیانی خەڵکە پارێزێ ئەبێ ئەمرەکەی ئەو بەگوێ بکرێت هەتا لە زمانی عومەری کوڕی خەتابە ماوەی گرانیەک هەڵساوە باران نەباری و زۆر گرانی بووە عومەر ئەمری کردو هەر کەسێ زۆریش دەوڵەمەند بێ نابێت دوو ڕۆژ لەسەر گۆشت بخوا یخۆ ئەمرێکی مباحە یعنی شتێکی مباحە کابرا پارەی هەیە و گۆشتە خوام ڕۆژی دوو جارەی خوا ئەبێ بەگوێ بکا لێوە چکەوە ئیجتیهادەکە لە شتێکی مباحە ئەبێ لە شتە ئومورە ئیجتیهادیەکانشا بەگوێ بکرێ ئەوەی ئەمری خوا و پێغەمبەری لەسەر ئەو جەختە کاتۆ لەسەری ئەوەش ئەمری خوا و پێغەمبەر لەسەر نیە و مەعسیەت نییە شتێکی مباحە لەو بینە ئەو ئیجتیهادەکە ئەم بارەیانی پێ باش ئەبێ بەگوێ بکرێ بەڵام لە مەعسیەتە بە هیچ کلۆجێ بەگوێ ناکرێ زۆر باشە مامۆستا
ولی الأمر بوونی پێویستە واجبە لە کۆمەڵگەی ئیسلامیەکانە هەر ئەبێ هەبێت یاخود ئەکرێنە بێ. باڵێ جارێ ئاەت و حەدیسەکە هەمووی وا فەرمی حەدیسێکمانەیە پێغەمبەر خوا فەرمی ئەگەر سێ کەس سێ نەفەر لە شار چوونە دەرەوە بۆ سەفەرێ بۆ لادێ بۆ سەیرانێ گەشتێشتێ لە ماوەی سەفەرەکەیانە بایەکیان بکەن ئەمیر. ئیبن تەیمیە لە شەرحی حەدیسا چیە فەرمی؟ ئەفەرمی ئەوە هیچ معلومە لە شارە ئەمیر هەیە ئەو مەسافەش کەچی ئەمیری نییە ئەڵێ با لەوە شایکی ئەمیرانی کەس نابێ بێ ئەمیر بێ. ئەوەیە لەبەرەوە ئیمارەت وەکو لە پێش و باسمان کرد کارەکەی چییە؟ ڕێخستنی کاروباری دین و دنیای خەڵکە. دەی ئەمە کاتێک ئەبێ خەڵک پێویستی نەبێ؟ لەبەرەوە حتا ئیمامی جوێینی ئەفەرمێ کە عالمێکی گەورەیە لە کتێبەکەی ئیغاثیە فەرمێ ئەگەر وا نەفرۆزانانی ئەوان وایە لەبەرەوە لە سەدەمی خۆیانە هەر دەوڵەتی ئیسلامی و خیلاف و ئیمارەشتە بووە تۆزێ وەکو شتێکی مەحاڵیاندام نەفرۆز کاتێکە بێ خلافە و ئەمیر و وەلی ئەمروانە نەبێ چی بکە موسڵمانان فەرموویەتی ئەبێ بێن ئەعلەمی زمانی خۆیان شارەزاترین کەس و لێهاتووترین کەس بۆ کاروباری موسڵمان بەڕێوەبەرێ کاروباریان بەرنە لای ئەوە نەیبەنە لای خەڵکێک کە ناموسڵمانە. زۆر باش جەنابی مامۆستا من ویستم ئەو پرسیارە بکەم ینی هەندێک لە تەفسیری ئەوە ئاەتە پیرۆزەیە فەرموون ینی هەر لە سەردەمی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام کە خۆی هەبووە لەم ئاەتە پیرۆزەیە وا تەفسیر کراوە کە ولی الئەمر دیاری کراوە بۆ کەسێکی دیاری کراوە بوون لە ناو سەحابەیە هەندێک لەو خوێنەوە لەوە لەسەر ئەوە هاتووە بەڵام مامۆستا عەباس ئێمە شتێکمان هەیە لە هەم لە ئوسوڵی تەفسیرا و هەم ئەچێتە ئوسوڵی فیقیش و بەزام زۆرتر علاقەی بە ئوسوڵی تەفسیرەوە هەیە ئەوش فەرمێ العبرة بعموم اللفظ لا بخصوص السبب. ئاەتێکمان هەیە لەسەر شخصێ لە حادیسێک هاتووەتە خوارەوە ێ بڵێن ئەم ئاەتە هەرمە بەسپی ئەو کاتە ئەو زمانە ئەو مەکانێ ئێمە سەیری ئاەتەکە ئەکەین ئەگەر ئاەتەکە بە ئەلفاظ و هەندێک تعبیرات و دەستەواژە هاتبوو کە عمومی ئەگەیاننی گشتی بوو معناکە ئێمە خاسی ناکەین بۆ ئەگەر وای لێ بکەین زۆربەی قورئان هەیرێن بێتەوە زۆربەی قورئان تایبەتە بێ بەو شوێنانە و کە و سەبەب نزول و ئەشخاص و شتانە لەسەریان هاتووتە خوارەوە لێرە سەیری ئاەتەکە ئەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانە ئیماندارن گشتیە معناکەی بەگوێی خوا و بەگوێی پێغەمبەر و ئولی الئەمر بکەن لەبەر نەیبەستەوە بە زەمان و شەخص و ئەوانەوە با ئەو شەخص و حادیسەش ئەگرێتەوە ئەوژێکێکە لە مفرەداتی ئەو معنای ئەو ئاەتە بەڵام معناکە گشتیە ئەوە یەک دوو ئەی ئەو هەموو حەدیسە چی لێکەین پێغەمبەر خوا فەرمێ من أطاعني فقد أطاع الله ومن أطاع أميري فقد أطاعني بپێچوان شوفن من عصاني فقد عصى الله ومن عصى أميري فقد عصاني اینجا ئەوە کە فەرمێ سێ کەس چوونە دەرەوە خۆ نەیوتووە لەم سەردەما فەرمیتی سێ کەس چوونە دەرەوە فەلیوئەمروا ئەحەدەهم با ئەو سێ کەسەیەکیان بکەنە ئەمیر لە بینی خۆیانە دوانەکەی کیانێکیان بکەن بە ئەمیر. لەبەرەوە ئەگەر ئەو ئاەتە لە حادیسەیەکی دیاریکراوە لەسەر شخصێک کەوتمان عەبدوڵای کوڕی حوذافەی زۆربەی لەمای حەدیث کە حەدیثەکانەوە حادیثەکە وا نەقڵەکرد کە ئەو بووە ئەو معنەوانی ئاەتەکە تایبەتە بەوە ئەو یەکێکە لەو مانانەی کە ئاەتەکە ئەیگرێتەوە یەکێکە لەو شخصانە کە معنای ئاەتەکە ئەوی شمولی ئەویشەکە ئەوە قاعدەیەکە وەکوتم لە تەفسیر و ئوسوڵی تەفسیرا فەرمێ العبرة بعموم اللفظ لا بخصوص السبب. مەسەلا ئێستا ئەگەر وایەتە بێتە عەبدوڵای کوڕی حوذافە ئیتر تۆ نەتوانیت بڵێ وەڵا هەموو کەس ئەگرێتەوە بەڵام ئەڵێ یا ئەیها الذین ئامنوا ئاوا دەست پێکە. زۆر باش جەنابی مامۆستا ئێمە لە مێژووە مەسەلەن لە مێژووی کۆمەڵگەی ئیسلامیەکانە هەندێک ڕووداوی ئەوەمان هەیە کە ئەمیرێک هاتووە یان مەسەلەن خەڵکانێک هاتوون سەرپەرشتی ئومەی ئیسلامیان کردووە یان کۆمەڵگای ئیسلامیەکانیان کردو وەکو مەغۆڵ و تەتارەکان بوون ئەوان سەرپەرشتی کۆمەڵگای ئیسلامیەکانیان کردو بەڵام زاڵم بوون بەڵام جۆرێک لە ستەمیان کردووە مەسەلەن ئەگەر خەڵکانێکی ئەوە بوونە ئەمیر و ستەمکار بوون بەسەر کۆمەڵگای ئیسلامیەکانەوە ئیطاعەیان چۆنە مامەڵەیان ئەبێ چۆن لەگەڵا بکرێ خۆیان فەرز کرد بەسەری ئەو کەسە کە دەسەڵاتە گرێت بەسەر دەستی ئەڕوا بەسەر وڵاتێکی ئیسلامی و دوو جۆرە ئەگەر خۆی موسڵمانە ئەمە شتێکە و ئەگەر خۆی ناموسڵمانە ئەمە شتێکی زۆر باش ئەگەر ڕوونێکی تۆ ئەگەر ناموسڵمان بووەوە هەرچەند دەسەڵاتیش بڕا هەر کافرە ینی ئەو هەموو حەدیثێک ئەفەرمێ ئەگەر کافر هێرشی هێنا واجبە لەسەر موسڵمانە دیفاع بکەن خۆ گەرە وەلی ئەمریت چۆن شەڕی لەگەڵاکەی بۆ ڕوبەڕوێبی تۆ ئەو ڕۆم و ئەوانە کە ویستیان هێرشکەن بۆ سەر مەدینە پێغەمبەر بۆ چوو بە گژیانە بۆ لەشکری بردو بۆ ئەوێ ئەگەر هەر کەسێ دەسەڵاتی بوو ئەوە بەڵام ئەگەر موسڵمان بوو مەسلا دەسەڵاتی پێیا کرد لە شوێنێکە ئەوە لەگا لەما
دوو ڕەیان هەیە زۆر بەیانتان ئەمە متەغەلیب ینی خۆی فەرز کردو مادەم موسڵمان و شەرتی خەلیفەی تایە بەگوێکری بۆی فیتنەی زیاتر نەخۆمێنەک بڵێن شتێکی باش ینی وەکو چۆن لەی ینی ئەخەف و ضەرەرەین تەحەمولەکرێ دوو زەرەر هەیە بەگژیا بچوو کوشتارێکی زۆر ڕووبا یا ئەم قبول کەیت و بە ناحەقیە کە خۆی سەپاندووە هەشیان هەڵەن شەرعێتی نییە هەشیان هەڵەن شەرعێتی نییە چونکە کابرا بە ڕێگەیەکی دروست و ناشەرعی هاتووە بەڵام تر لە ناچارە خەڵک قبولەتی نەک بۆ بڵێ ئاخرم دووشتە فەرقێت تۆ شتێک لە ناچارە قبول بێ شتێکە بە دین و شەرعی بزانی ئەو مەسلەی تەتەروشتانش ئەو تەتەرانە خەڵک بەین نەزانن ئەسڵەن مەمالیکەکانی میسر و شام شەڕی گەورەیان لەگەڵ تەتەرەکانە کرد ینی شەڕی حتین لەگەڵەوە ناکراوە مەمالیکەکان ئەوانە شکاندووە بەڵام هەتا ئەوانش تێشیانە بۆ نوێژ و شتکاوە تۆزێک گوڵێ تۆزێ بەلای دینا چوون بەڵام کۆمەڵە داگیرکەر و پیاوکوژ و خوێن ڕێژ ئەوانە بوون بۆ ئیبن تەیمیە قسێکی جوانی ئەفەرمێ ئەگەر منتان بینی بەم سەر و مێزەرە و ڕیشەوە لە ناو جێشی تەتارە بمکوش نەکەوە خۆیان بەڵام ئیبن تەیمیە چوە لەگەڵیانە مناقەشەی کردووە ڕوبەڕوویان بۆ تۆ تێگەی بەڵام مەمالیکەکانیش کە لە میسر و شاما بوون ئیبن تەیمیە زۆر بە توانای خۆی بە هێزی خۆی بە هەموو توانای خۆی پشتیوانی لێکردون بۆ ڕوبەڕووبوونەوەی مەغۆڵ و تەتارەکان زۆر ڕاست بەڵام مەغۆڵ و تەتارەکان کە هاتوون و تا بەغا ئەوانەشیان ڕوخاندۆ بەس سەرکەوتو نەبوون لە شام میسر ئێوە تێشکاون بەڵام تا ئێرە هاتوون دوای موسڵمان بوون دوای هەندێکدا عولەماوشت چون قسەیان لەگەڵا کردون موسڵمان بوون یعنی دوای فترێک ئەو داگیرکەرانە ئاخر ئەڵێن ئەمەش قووەتی ئیسلامە هەموو شوێن کە لەشکرێک ڕوا وڵاتیە ڕوخێنێ ژێرکەوتوەکان ئەچنە سەردینی سەرکەوتوەکان بەڵام ئەم ئیسلامەوە عەزیمە ئەوانە کە خۆشیان سەرکەوتون و هاتوون وڵاتەکەشان ڕوخاندووە خلافەی عەباسیان ڕوخاندووە دوای خۆیان بوونەتە موسڵمان کە ڕاستی دینیان بۆ دەرکەوتوو مامۆستا ئەو کاتێک کە خلافەتی عوسمانی با بڵێن کۆتایی دێ لە ساڵی 1920 لە سدەی ڕابردووە با بڵێ ئیتر ئومەی ئیسلامی موسڵمانان بەبێ خلافەت ئەمێننەوە خلافەتی عوسمانیەکان کۆتایی دێ ئومەی ئیسلامی بەبێ سەرۆک و بەبێ وەلی ئەمر ئەمێنێتەوە کارەساتێکی گەورەیە کە موسڵمانان ببێ وەلی ئەمر ئەم جۆرە بارودۆخە چۆن موسڵمانان مامەڵی لەگەڵ بکەن بەڵێ سەرەتا باسێکم کرد مامۆستا بە کورتی وتم ئیمامی جوێنیە فەرمێ لە کاتێک ئەگەر عەسرەکە خاڵی بوو لە خەلیفە و لە وەلی ئەمر موسڵمانان ئەبێ ئەعلەمی زمانی خۆیان و شارەزاترین و لێهاتووترین کەس ئەگەر خەلیفەیش نییە بە واقع وەکو خەلیفە مامەڵی لەگەڵ بکەن ئیش و کاروباری خۆیان بدەنە دەستی ئەو پرسی شەرعیان مەسائیلیان چی مەسا بۆ نمونە خەلیفە ئەتوانێت قازی دانێ ئەو نەفەرێکی دانەوتی بە ئەمە قازیتان بێ حکمی قازی هەیە اینجا ئیشی موسڵمانان ئەوەی هەوڵ بدەن ئەو خلافەتە ئەو حکمە بگەڕێتەوە ئەنی بەڵام تا ئەوە گەڕێت و چی بکەن یعنی لەو فەراغا کە فراغێکەوە مەسەلێکی سیاسی و شەرعی دروستەوێ بە خەڵک ئەو کاتە شارەزاترین خەڵک ئەگەر کرا لەسەر ئاسی دەوڵەتەکە ڕێگەیاندا با ئەو بێ ئەگەر ڕێگەش نەدرا هەر شار و شوێنێک کێ زۆر شارەزای و شوێنی متمانێ و لە علومی شەرعی و لە کار و باربەڕێوە بردن شارەزای بێ خەڵک ئیشوکاریان بەرنە لای ئەو بەڵام لەم کاتەیە موسڵمانان زۆر ڕوبەڕووی ناکۆچیە بێتەوە چونکە ئەو ناکۆچی هەیە لە تەفسیرا و ناکۆکی هەیە لە جۆری بیرکردنەوە فکری مەسەلەن خۆی سەرکێشێ بۆی وەلی ئەمر چۆن دیێەوە بسەلمێنمەوە ساباس کاتێک خلافە سقوتەکە کاتێ وەلی ئەم بەرنامێن موسڵمانان لە زوعفان ئەگەر لە زوعفانە بن ناڕۆخێ لە زوعفانە بن ناڕۆخێ لەبەر لە زوعفان ئەوەی کە تۆڵی بیعتیادی ئەو شتانە ڕوەدا بەڵام چەندێکرا کۆکرێتەوە ئەگەر نەکرایتر ئەوە زوعفێکە بێ موسڵمانان هەوڵی زۆر بدەنەکو حیزب بن ڕێکخراو بن عولەما بن هەوڵ بدەن بۆی وەزعەکە بەرەو چارەسەر بەرن لە دوای خلافەت زەوی موسڵمانان دابەشکرا بۆ چەند وڵاتێک دەیان وڵاتی ئیسلامیمان هەیە مەسەلەن لەگە بڵێن ئیسلامی یا بەناوی ئیسلامی بۆ نمونە مەسەلەن یا بەرنامەی ئیسلامیان هەیە و حکمی ئەتیادی حاکمی ئەتیادی یا مەلیکە یا پاشایە چوزانم یا سەرۆک خێڵەیان هەڵبژێردراوە حکمیانەکە لێرە مامەڵەی وەلی ئەمر چۆنە ئێمە بە گوێرەی ژمارەی و وڵاتە موسڵمان نشینەکان وەلی ئەمرمان هەیە یا هەر نیمانە خۆی وەلی ئەمر ئێمە لەو چوومەجان نەبوو باسیکەین کۆمەڵێک کار هەیە بێ بیکە بە شێوەیەکی کورد دوو ئیشی لەسرە کاروبارە دینیەکان ڕاپەڕێنێ
عدلیش لە بەڕێوەبردننی وڵاتەکە پیادەکە ئەم دوو کارە ڕئیسی هەیە نوێژ و جمعە و جەماعەت و حەج و ئەوانە جیهاد و عدل و مەحاکیم و مافی خەڵکو ئەوانش لە مەجای وڵات بەڕێوەبردن ئەبێ مە بکە ئەگەر کەسی هات تەطبیقی شەریعی کرد حدودی تەطبیق کرد عقوبەی سزاکان ژیانی خەڵکی دابین کرد کاری بە شریعەتی ئیسلام و قورئان و سنت کرد دیفاعی لە سنووری ئیسلام کرد حرمەت و ڕێزی ئەمە وەلی ئەمرە هەر کەسێکی جوانە بوو ئیتر ئەم ناوە دنیانەیە ئەمە ڕێز جمهورە ئەو فلانە ئەو پاشای ئەوەی ئەو هەر خۆش ئەو ناوی لە خۆی ناوانی خۆی بە وەلی ئەمر نازانێ چکە وەلی ئەمر چۆن کاتی خۆی لە کۆنا مەسا سەرۆکی میسر پیانوتۆ فیرعەون سەرۆکی ڕۆم پیانوتۆ قەیسەر سەرۆکی فارسەکان پیانوتووە شایان پێوتۆ مەسەلا یا مەلیکیان پێوتۆ شاهانشایان پێوتووە ئەوان خۆیان ئەو ناوانیان لە خۆی ناوەسی تۆ لە خۆ ناوێنی لەوان هەر پێی ناخۆش بێ بڵێ وەلی ئەمری یعنی من لە بەرنامەیەک ساڵان ڕابردوو باسم گوتمانێک کەس پێڵێن وەلی ئەمر لەوانێ خۆ قوڵی نەبێ پێ بڵێ وەلی ئەمر اینجا وەلی ئەمر شروتەکانی باسمەکە ئیلتیزاماتی شەرعی خۆی مسلمان بێ و پابند بێ بە ئیسلام و عەدل بێ و ئەوە بێ و ئەوە بێ و ئەو شتانەی وایە ئەنی سە کابرایەک ینی مەسیحیە ئێو دینێکی تری هەیە کابرایەک حیزبێکی ئەلمانیە ئێوە هەر لەوانە ئیسلامی قبوڵ نەبێ بەڵێ ئیسلام کاکە باید تۆ نوێژ و ڕۆژی خۆ بکە نەک ئیسلام کاتە بەرنامەی ژیان تۆ چۆن ئەم کابرا ناوەنی وەلی ئەمر بەڵام ئێمە گرتمان هەیە لەوەی ئێستا مەسەلەن مامەڵەی حیزبە ئیسلامیەکان چۆنە بۆ نمونە لەگەڵ وەلی ئەمرا تێڕوانینی ئەوان چۆنە ئێمە با هەندێک شتێ واضح بێت مەسەلا حیزبە ئیسلامیەکان بڵێن بۆ نمونە سەرکردەی حیزبێکی ئیسلامی وەلی ئەمر نییە چکە وەلی ئەمریان باسیکەین بۆ دەوڵەتەکە هەموویەتی بۆ نیشتیمانەکە مسلمانان هەموویەتی نیە ئەم کۆمەڵێک وەکو چۆن لێ کۆمەڵە ڕێکەون ئیشێ بکەن ئەماش کۆمەڵە مسلمان ڕێکەوتون خزمەتی ئیسلام بکەن ئیسلام بەرەو پێش بەرن دەسەڵاتی ئیسلامی بگەڕێنەوە ینی ئەمە ڕێگەیەکە بۆ ڕێگەیەکە بۆ گێڕانەوەی حکمی ئیسلامی بۆ دەسەڵاتی ئیسلامی نەک ئەمە خۆی دەسەڵاتی ئیسلامی بێ چۆ دەسەڵاتی ئیسلامی وەیە دەسەڵاتی هەبێ پارەی بەدەست بێ هێزی هەبێ وڵاتەکەی لەژێر دەسابێ ئەحکام و بڕیاراتی بخوا وایە نەخێر ئەگەر وا بوو و لەگەڵەوە ئیسلام پیادەکە ئەو وەلی ئەمرە یعنی ئێمە کاتیڵین ڕئیس دەوڵەتێک وەلی ئەمر نییە ڕئیسی حیزبێکی ئیسلامیش بە هەمان شێوەڵێن ئەوش وەلی ئەمر نییە چکە وەلی ئەمر ینی مواسەفاتی دینی و دنیای تایبەتی خۆی دیاریکراوی هەیە ینی خۆ نابێت هەر بە ناوێت تۆ لێ بنی نابێت ئەوە ینی هەیەیانە لە ڕووی دینیەکەەوە نایگرێتەوە هیانە لە ڕووی دنیایەکە و نایگرێت بەڕێری ئەو با بڵێن ئەوانەی کەوا بیرەکەنەوە سەرۆکی وڵاتانی ئیسلامی جۆرێکن لە وەلی ئەمر یا وەلی ئەمر و پێویست بوو ئیتاعیان واجبە ناوانە مبەرریان چییە هەر ئەو حەدیسە بۆم گێڕایەوە کە زۆربەی محەدیثین ئەی لە سەبەب نزولەکە ئەیگەڕن عەبدوڵای کوڕ حوذافە سەحابێکی پێغەمبەرە ساسم بە ئەمری پێغەمبەرە ڕوا مەسوولە لە جەیشێ لە سریەیە ئەوە تا شتێکەڵێ کە مەعسیەتە هەم ڕەفیقەکانی بەگوێی ناکەن هەم پێغەمبەری خوا ئەڵێ نابێ بەگوێی بکەن ساڵ سەلەم باشە کابرای هەل لە ڕێوە ناکە هەل لە ڕێوە ئەمر بە ئیسلام ناکە ئەمە بە تەطبیقی شەریعە ناکە تۆ چۆن ناوێنی وەلی ئەمر یعنی هەر لەبەرەوە خۆ حەزەکەی ئاخر وەلی ئەمر صفات و مواصفات و شروطی هەیە ئیش و کارێکی دیاریکراوی کە پێی هەڵەسێ بڕۆ هەرچی کتێبی ئەحکامی سوڵتانیە بیخوێنەوە بڕۆ ئاەت و حەدیسەکان پێش ئەو بخوێنەرەوە بزانەڵێ چی لە چەندین ئاەتا فەرمێ بەگوێی عەبدێ بکەن ئەگەر ئەمیر بوو بەسەرتان ما ئەقام فیکم کتاب الله هەتا کتێبەکەی خوات جێبەجێکا لەسەرتان ئەبوو بەکر ئەڵێ ئەطیعونی ما ئەطاعت الله فیکم بەگوێی من کەن ئەوەندەی من بەگوێی خوام کرد ئەگەر سەر پێچی خوام کرد فەلا طاعەتە لی عەلەیکم من طاعەت و فەرمانم بەسەریەوە نییە ئەوەی کە فەرمی پێغەمبەر أطيع من أطاعني فقد أطاع الله ومن عصاني فقد عصى الله أما هو بيغمر من أطاع أميري فقد أطاعني هل كسب بجوء أمير كمك ومن عصاني عصى أميري فقد عصاني يعني أو وكوت ما نوكو آياتك في مبادئ شوي طاعتي خواه بيغمر هابي أو صحابة كان هذه إنما الطاعة في المعروف لا طاعة لمخلوق في معصية الخالق يعني لا طاعة ولا لا نفي بو جنسه يعني هيج ورا طاعتك يعني طاعت بو هيج كسيك ناكري كمعصية خوابي بو هيج كسي لمخلوق يا هيج طاعتك بو كس ناكري كمعصية بي
لەبەرەوە ینی ئەو باسە زۆر ڕۆشنە، یعنی هەم ئەبێ وەلی ئەمرەکە مواصفاتێکی تایبەت و شروطی هەیە کە شروطەکان ئەگەر بە سەریعی بیخوێن ئەمەتانێ مسلمان بێ، عاقڵ بێ، پیاو بێ، باڵغ بێ، ئازاد بێ، عادل بێ، عالم بێ، بتوانێت اجتهاد بکە، ئاگا و ئەوا بێ، ئازا بێ، صحة الرأي في السياسة والحرب، زۆر شارەزا بێ لە سیاست و لە حربە، سلامة الأعضاء حواسي والأعضاء مما يؤثر في الرأي والعمل، أبي أندامەکانی ساق و سەلیم بێ کە مندام نەبێ، عدم طلب الإمارة نابێ خۆی داوای کرد بێ، ئەمە هەرچی ناگرێتەوە خۆی داوای. الأفضلية ئەگەر دوو کەس سێ کەسیشە بوون ئەو لە هەمویان چاکتر بێ، ئەگەر مەسا دوو کەس یا سێ کەس یا چوار کەسی هەمووی شەرتەکانیان تەیە بەزێکیان زۆرتر مەرجەکانی تەیە بە تۆختر تایەتی. ئەگەر بەڕوونی بێڵین کۆمەڵێک بە ناوی سەلەفەوە لە هەندێک لە وڵاتانی ئیسلامی و تایبەت لە خەلیج با بڵێن و لەوانەیە لای خۆشمان مەسەلەن سەرۆکی وڵاتەکانیان بە وەلی ئەمری موسڵمانە نەزانن و پێیان وایە تاعی واجبە، ئەمە دروستە؟ والله ئەوە وەکو لە شەرحێکیەوێ وەکو ئەو شەرحی پێشوتم. ئێستا مەسا من بە تەحدیدی ناتوان بڵێم فڵانە وڵات وڵام پێوەرێک دانین، هەر کەسێ شەرعی خوا تەطبیق بکە، خۆی بە موسڵمان بزانێ، خۆی بە پابەند بزانێ بە ئیسلام و وەکاری ئەو بێ شەریعەتی خوا تەطبیق بکە، ئەمە وەلی ئەمر. خۆی داوای نەکردێ هەر کەسێک وا نەکا بە ئیدعا نابێتە ئەوە، بە ئیدعا نابێتە ئەوە، یعنی کابرا باوەڕی بە ئیسلام نییە، حیزبێکی عەلمانیە باوەڕی بە ئیسلام نییە، یعنی تۆ ناوێنی وەلی ئەمر، ئەمە قسێکی بێمەعنایە. ئەمە یەک باسم کرد، حیزبێکی ئیسلامیە بەس دەسەڵاتی نییە، وڵات و شتەکە لەژە دەست ئێوان نییە، کۆمەڵە موسڵمانە و هەوڵە داخەڵک فێری دینەکە، ئەوش وەلی ئەمر نییە. لەبەر و کابرا زۆر دڵی لە خۆی دانەمێنێ، وەلی ئەمر ئەبێ مواسەفاتێکی تایبەتی هەیە تایە بێ لە ڕووی دینیوە، لە ڕووی دنیاشۆ دەسەڵات و توانای بەسەر وڵاتەکە هەبێ و تطبیقی ئیسلام و شریعەتی ئیسلام و ئیقامەی حەدسەکە فمێ ئیقامەی کتابی لا بکە یا شەرعی خوا بکە، ئەمە وەلی ئەمرە. ئیتر ئەمە نەبوو حەزێکە هەزار کام مەلا مێزەرەکەی گەورەیە، کام مەلا ناوی مەشهورە، کام فڵانە کەسە زۆر خوێندەوارە بڵێ بە قسەی ئەو نابێ. ئێمە لە شتی خلافیا بێ بۆ قورئان و حەدیث بگەڕێنەوە، بۆ ڕێی عولەمای معتەبەر بگەڕێنەوە. هەنێ نەفەر هەر خۆی حەزەکە تەییدی سوڵتەیە بکە، ئەو هەر خۆی متهەمە، هەر خۆی متهەمە کابراچێت تەییدی سوڵتەیەکە کە سوڵتەکە هیچ ناچێ بەلای دینە، ئەو ناوی ناوە وەلی ئەمر. یعنی من وتم وڵی لە هەنێ وڵاتە هەندێ برادەر بە هەندێ ڕئیس ئەڵێن وەلی ئەمر، بڕۆ بە ڕئیسەکە خۆی بڵێ قبوڵینی، هەر ڕئیسەکە خۆی کاکە بە هەڵبژاردن هاتووە، بە ئینتیخابات هاتووە، ئینتیخاباتێکی مسلمان و غێرە مسلمان هەمووی لە وڵاتەکە کردوێتی ئەوی هەڵبژاردووە و ئەویش قانون و دەستورەکەی لە وڵاتەکە ئەوە پیادەیەکە، ئەو قانون دەستورە بە هەزار حاڵ نادەم جێ ئیسلامی تیا بۆ تۆ یەکێک بێ لە سەرچاوەکانیان نا، نەک بڵێ وەڵا ئیسلام سەرچاوەی ئەوەڵ و ئەخیری وڵاتی وان نییە، ئەڵێ ئیسلامیش یەکێکە لە سەرچاوەکان یا ئیسلامیش ڕێز یەگرین هەرەوەنە. ئێمە وڵاتی وایە بە ئاشکاڵێ ئەم وڵاتە وڵاتێکە وڵاتێکی عەلمانیە، نایەڵێ دین تەداخولی سیاست بکە. ئیتر تۆ لێرە کابراکەیتە وەلی ئەمریانی نازانێنی ئەم خۆ خەڵەتان نەبووە. زۆر باشە. ئەگەر من ویستم تۆزێک لەسەرەوە ڕاوەستی نەگەر کەسێ هاتوو ئیدعای کرد کە وەلی نابێ، ئیدعاکەی ڕاست نییە، ئیدعاکەی ناڕاست، یعنی وەکو وایە کابراک هیچی لای تۆ نیە، ئەڵێ پارەم لاتە، ئێ تۆ ژەڵی کوا مستەمسە، کوا شایەت، کوا بەڵگە، وانە تاعاتکردنی لەو کاتەیە تووشی گوناهی. بەڵێ ئەگەر کەسێک وەلی ئەمر نەبێت تاعاتی واجب نییە، کەوتمان وەلی ئەمر نییە بەکو لەوەکو نەتیجەیەکی حتمی تاعاتیشی واجب نییە. ئەگەر وەلی ئەمریش بێ هەوکو ئەو سەحابەکە کە پێمە نادی وەلی ئەمر بوو لەو کارە، مەسئول بوو لەو کارە، دێ ئەوەنە سنووری تاعاکی ئەوە نییە کە چاکە بکە کە معسیەت نەکە. پێچەوانەی ئەمە جەنابی مامۆستا لە بارودۆخێکە موسڵمانان خۆیان نەبینەوە بەبێ وەلی ئەمر، ئەمە دروستە ئەکرێت ینی موسڵمان ئەو کاتە زانین تۆ چیەکەی حاڵەتی ضرورەت هەیە، حاڵەتی ئاسایی، ئەمە ئێمە باسێکین حاڵەتی ئاساییە. حاڵەتی ئاسایی ئەوەیە کە وەلی ئەمرێک موسڵمان بێ ئیجرای ئەحکامی ئیسلامی بکە، خۆی مواسەفاتێکی تایبەتی هەبێتیا بێ، ئەو واجب تاعی. ئەگەر وانە بوو سەرکردەیەکە ئیتر وەکو هەموو ئەم سەرکردە دنیایانە. ئەو کاتە تۆ دەیت شتەکان کە لە وڵاتە ڕۆدا چییە؟ هەندێک شتە لەگەڵ ئیسلامە تێناگیرێ، ئاسایە بەگوێیەک، مەسەڵەن قانونی مرور تۆ بەگوێی بکەی مەئجووری، چونکە نەسی قورئانش داوایەوە کە خەڵک گیانی نەخاتە خەتەر و گیانی خۆت و خەڵک نەخەیتە خەتەرەوە، دێ ئەو یاسا تۆ بەگوێی بکەی باشە، خەڵکی تاوانبار سزا بدرێ، ئیسلامیش داوای ئەوەکە. بەڵام فەرقەکە چیە؟ ئیسلام ئەڵێ قاتیلە بێ بکوژێتەوە و نایکوژێتەوە، بۆیە جەرایم زۆرە.
ها دز ئەبێ دەستی بڕێ و دەستی نابڕێ ئەو خزمەتێکە دوای 4 جار دزەکە بەرەن و هەموو جار هەر دزیەکە لە خەڵک هەر عەزیەتی خەڵکە بەس یەک جار نەجاتی بن عقوبەیەکی ساریمی بدرێ دزی ناکە. چ میکانیزمێک پێویستە موسڵمان لەم سەردەمایەکە بێ وەلی ئەمرێکی دیاریکراوی شەرعی وەکو جەناب داماژە پێدا پێویستە بیگرنەوەر میکانیزمێک بۆ ئەوەی بگەنەوەلی ئەمرێک مەسەلەن ئێستا ینی ئەوەی کە هەیە بکوڵێ چەند ڕێگەیەکی لەوانەیە بڵێن لە دوو ڕێگە تێ نەپەڕێ ڕێگەیەکەکەوە وەکو هەندێک حرەکاتی ئیسلامی چەکداری کردویانە و ئەویش لەبەرەوە ئێستا موسڵمانان لاوازن دەسەڵاتیان نێ وڵاتیان نێ شتێکی دیاریکراویان نێ سێرەکەی زۆر نەتیجەی نەگرتووە هەرچەند ینی خۆیان ماندوو کردووە وەزعیان کردووە ئەوە بوون زۆر نەتیجەیەکی ئەو تۆی نەگرتووە ئەوە هەیە لەوانەیە شێوەی دووەم بێنە سەر شێوەی دوان کە ئەم انتخابات و ئەوانەیە کە ئەوش ئەگەر ڕێبن کە ئەمش بەخوا تۆزێک زەحمەت و مەشاکیلی زۆر لە ڕێە لانێ وڵاتێکە کە موسڵمانە سەرکەوتن وەکو جەزائیر وەکو فەلەستین و غەزا نەیانێڵاوە نەیانێڵاوە موسڵمانەکان وەکو میسر خۆ سەرکەوتن دەنگی زۆرینیان بەدەستێنە بەڵام نایاڵن لێ ناگەڕێن ئەو کاتە تۆ واجبتە بەقەدەر ئەوەندەی پێت ئەکرێ خۆ مەرج نییە تۆ ئیلا ینی ئەم دینە جیاوازی لەگەڵ ڕێباز و بەرنامەکان ترا چییە تۆ بەقەد ویسع و تاقە و توانای خۆ مکەلەفی ئێستا وەزعەکەەوە نەخراپ بۆ نمونە تۆ ناتوانانی دەوڵەتی ئیسلامی دروستکەیت و وەلی ئەمر بێنیتەوە و ئەحکامی ئیسلامی اجراکەی چیت پێ ئەکرێبی کە تەقسیر نەکەی لای خوای تر سزا نادرێ و بەرپرسیار نابی بەڵام ئەگەر ئەوەی پێتەکرێ نەیکەی ئەو کاتە تۆ لەوێ بەرپرسیارەبی. ئێستا شتێکی تر هەیە بەپێی ئەو حکومە با بڵێن جیۆسیاسی کە وڵاتانی دابش کردووە باشە ینی وڵاتی سنووری دیاریکراوی هەیە فەرمانڕەوای دیاریکراوی خەڵکێکی دیاریکراوی هەیە وی لە ئاخری 160 تا 80 تا 200 وڵاتی لەم شێوانەمان هەیە لە دنیاە ئەگەر وڵاتێک لەم وڵاتە مەسەلەن بەو حکم و شێواز و ڕێنمانی کاینی پیرۆزی ئیسلام داوایانەکە وەلی ئەمری هەبوو بۆ نمونە مەسەلەن وڵاتێکی وەکو پاکستان وڵاتێکی ئیسلامیە و شریعەت تەطبیقەکە بۆ نمونە مەسەلەن سەرۆکێکی هەیە گریمانەوە بێتە وەلی ئەمر سعودیا بێتە وەلی ئەمر وای دابنین مەسەلەن ئایا ئێتاعی خەڵکانی تر لە وڵاتانی تر لەم کاتەیە واجبە بۆ ئەوەلی ئەمرانەکە کاتێک خۆیان نیانە یان چۆنە والله ئەوە جەوە سیاسیەکەی عالم لەو چێ ڕێگە نەدا بەڵام وەکو پشتیوانی و تەعاتوف لەگەڵیا پێویستە کەوە شکە کاتی خۆی مەسا کە مەدینە هەبووە پێغەمەری لێ بۆ سەڵ سەلەم واجب بۆ موسڵمانان لەو کاتا کە یەکەم دەوڵەتی ئیسلامی بووە هەر کەسی توانای هەیە بچێتەوە بۆی هەم دەوڵەتەکە بەقوت کە هەم خۆشی لەوێ بەشێک بێ لە بنیادنانی ئەو دەوڵەتە ئیسلامی بەڵام ئێستا وەزعی دنیا جیاواز وڵاتەکان زۆرن مرۆڤەکان زۆرن کۆمەڵی یاسای نێودەوڵەتی و عالەمی لەسەر دنیا حکومەکە لەوەچەوە ئەوە یا مەحاڵ بێ یا ئاسان نەبێ یعنی لە وڵاتێک دەوڵەتێکی ئیسلامی دروست ببێ خەڵکانی تریش خەڵکەکان جارێ حکومەکەی ناتوان بچێتە دەری وڵاتەکەی خۆی ڕاستە نانی بە شێوەیەکی واقعیانە بیرکەینەوە بڕوانی نەقەزیەکە حکمی ئەو یعنی سە تۆ لە پاکستانە بڵێن حکومەتێکی ئیسلامی هەیە دەوڵەتەکانی دەوروبەری هەرێکی حکومەتێکی تایە لە ڕووی سیاسی و ئەسکەری و ئیداری و وڵاتێکی ترە بەڵام ئەوی کە عولەما لە کۆناوتویانە کۆن جارێ یاساوکو ئێستا نەبووە دەوڵەتەکان زۆر فراوان بوون دەوڵەتی ئیسلامی زۆر بەربڵاو بووە دەوڵەتی مەسا ئەوروپا 5-6 دەوڵەتیان دەوڵەتێک بوون تێگەی هەندێک جار دەوڵەتی وا هەبووە دەوڵەتی خلافەیەکی ئیسلامی ئەفغانستان و پاکستان و ئێران و بەشێ لە عێراقی گرتووە تێگەی دەوڵەتی عوسمانی بەشێکی زۆرێم عالەمەی گرتووە یعنی تورکیا و عێراق و بەشی سەروی هەموو ئەفریقا و ئاوەها چوە تا بەشێ لە ئێران و چۆتە تا ناوەڕاستی ئەوروپا و دەوڵەتەکان وا بوون جیاواز بوو لەوەی ئێستا بەڵام ئێستا ئەتوانم بڵێ زیاتر لەو شوێنایە کە وڵاتەکە خۆیەتی وڵاتەکە دەسەڵاتی خۆی وەکو ئیلزامی ئیلزام بوو ئەوان واجبە بۆ ئەوان بەگوێ بکەن ئەوش کە خەڵکێکە مسلمان بێ ناغێرە مسلمان ئەوە دینی خۆیان هەیە شتی معتەقەدی خۆیان هەیە ئەوان ئازادن با خۆمان لا نەدەین لە گرفتێک کە ڕوبەڕووی کۆمەڵگەی ئیسلامی و بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست مسلمانان ڕوبەڕووی بوونەتەوە کۆمەڵێکی دروستکرا و دێن ئیدعایەوە کە نەمانە شوێنکەوتەی پێغەمبەرن وەلی ئەمریان هەیە نازانم خەلیفەیان هەیە وەکو ئەوەی کە مەسەلەن لە چەند ساڵی ڕابردووە لە عێراق و لە سووریا ئەو بابەتانە ڕوویدا مسلمانان تا چەند نەبێ وریابن لەم جۆرە ئیدعایانەی کە بە ناوی دین و ئیسلام و خەلیفە و وەڵی قورئان کە باسی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم ئەفەرمێ بە کافرەکانی قوڕیش ئەم محەممەدە پێشا لە ناو ئێوە بۆ ئیناسن ئەو وەزعی داعشە
لەو کاتەوە دروست بوو تا ئێسش و تا چەند ساڵی تریش خەڵک سەرکردەکانیان ناناسی کابرا نەزانیتیە چۆن سقەی پێەکەی یعنی تۆ لە شارێکە باسی موسمانەکەن داعی و مەلا و پیاوە دیارەکان دیارن کێن لە کوردستانە باسەکەی دیارن کێن ئەو یە نەفرێک لە خۆی قیتەکات و کەس نایناسی ئەمە یەک دوو یعنی وەکو یوسف قەضای کۆمەڵ عولەما یاداشتێکی گەوریان دا و 500 عالم یعنی شتی کۆمەڵی نەسیحەت و شتی جوانیان کردبوون یعنی ئەوان چوار عالمی داریان تیانی عالمی ئیسلامی بیناسی جوانە بۆ ئێسێرەکە ئێسش کە قەزەکە تەواو بووە هەر لە خۆی وەکو ئاگرێک ئاوا بکوژێتەوە لە شوێنی خۆیان کوژا و ئەم هەموو نەفەرش لە ئەوروپا هاتن کەس نەیانزانێت چیان لێ هاو بە قودرەتی قادر کەس نازانێت چیان لێ هاو نەفرێک بە حاڵ تۆمەیەکی لەسەر لە هیچ گوێ نابێتەوە ئەم هەموو نەفرە ئەسڵی سەهنێ دەوڵەتی ئەوروپی داواکەن بگەڕێن ئەوی نایوت 6,000 و نازانم بۆ کوچیان لێ ئەمە یەک دوو بەڕاستی هەمووی تقریبا ئەوەی خەڵکێک کە تۆزێک لە دنیا و لە سیاست ئاگابی ئەزانی ئەمە شتێکی دروستکرااو بوو وەلەوانێ داهاتووشە یا بەو ناوە یا بە ناوی کەوشتی کە دروستکرێت و بۆیە زۆر زەرورە مسلمانان وریابن وەشیار بن ئاگابن مەرجنی هەر شتێک بە ناوی دینەوە بۆ وابێ تۆ ئەبێ شەخسەکان بناسی خەڵکەکان ئیش و کارەکە یعنی ئەوە شتێکی زۆر گرنگە شایەتێک لە ئیسلامە نێ نەفرێ بێ شایەتی بە لەسەر کێشەیە کە پارەیە 20,000 دیناری تەبع ئەبێ ئەم نەفرە بیناسین پیاوێکی موسڵمان ڕێک اینجا شایەتی لێ وەرەگری بۆ شایەتی 10,000 20,000 100,000 ئەبێ ئەم پیاوە بناسری حتا لە جارێکیان عومەری کوڕی خەتاب هەواڵی کابرایەکی پرسی وتی کێی ناسی پیاوەتی منەی ناسم وتی دراوسێتی وتی نا وتی سەفەر لەگەڵ کردوتی نەخێر وتی مەعامەلەی پارە لەگەڵ کردوتی وتی هەر لە مزگەوت تا بینی تەنێژی کردوتی وتی دانیشە نایناسی تۆ ئەوە ناسین نییە ئێمەش ناوێت کابرا هەر ڕشێکی هێڵا و ئیدعایەکی گەورەی کرد و خلافەی ئیسلامی و دەوڵەتی ئیسلامی و نازانم وەلی ئەمر و هەر بەمە نابێتە ئیسلامی اینجا سەیری کردەوەکانی کە سەیری کردەوەکانی کە بزانێت چیان کراوانە ئیسلام وا ئەمرەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە قەزەیەکە تووڕایە بێ دووسێ سەحابەکە بیانێرێ بۆ شوێنێک بۆ کوشتنی کابرایە کە زۆر شتی خراپ وانی بەرامبەر موسڵمانان کرد ئەڵێ لە هەر کوێ بە فڵان و فڵان گەشتن بیان سووتێنە دوایکە هێشتا نەڕۆشتون ئەمە وەکو لە سەعاتێ لەمە پێش پێوتن دوایکە کە بانیان لەکاو بیانێرە لێ ئاوان پێوتن نا مەیان سووتێن بیان گەشتن بیان کوژن فقط لەبەرەوەی ئەوان جێتی ئەوەکە ئەوە ئیمامی عەلی هەندێک لەوانەی کەواوەکو ئەیان و عەلی خوایە سووتاندنی ئیبن عەباس فەرمووی ئەگەر من بوومایە لە جاتی عەلیان نەمە سووتاندن چونکە پێغەمبەر فەرمێتی کەس بە ئاگر عەزاب نادرێ خوا نەبێ خەڵک بە ئاگر عەزابەدا کەسی تر نابێ بە خەڵکی تر بە ئاگر عەزاب بە دێ ئەو هەموو ئیشەکانیان بوو خەڵک بسووتێنێ باشە خەڵکی بێخەتا بکوژێ عولەمای گەورە گەورە بکوژێ منطقە وێران بکە اینجا کۆمەڵی ئیش و تەسەڕوفات کە کە هەمووی ئەوەی لێ خوێنراوە کە ئیسلام ناشیر نەکرێ هیچ جوانێکی تیانە بۆ ئیسلام زۆر باشە لە کۆتایی بەرنامەکەی ئەگەر تۆ شتێکت ما بێتەوە من نەمپرسی بێت لە جەنابەت دەربارەی وەلی ئەمری موسڵمانان چییە؟ وەڵی من ئەڵێم ئەو مستەڵەحە ئیسلامیانە خەلیفە وەلی ئەمر ئەمیر ئەمانە کۆمەڵی مستەڵەحاتی ئیسلامین کاتێک ئینسان جوانی و ڕێکوپێکی و لەزەت و چێژ لە ناوەکانە نەبا کیانێکی ئیسلامی هەبێ خەڵکانێکی شایستە و باش و چاک ممارەسەی ئەو وەزیفە و کارە بکەن ئەنجاو کاتە ئەزانی ئەو ئەمیریەتە چەند شتێکی باشە ئەو خلافە چەند شتێکی پیرۆزە یعنی لە سەردەمی عومەری کوڕی خەتابە چەندین حادیسە ڕووی دا مەسا یەک جوندیە کاتێک لە شەڕێکە زۆڵمی لێکرێ سەریە تاشی ئەمیرەکەی کە قژەکانی کۆ کردو توێنێتی بۆ لای عومەری کوڕی خەتاب ڕزای خۆیان لێبێ هەلە ئەمیرەکە وای لێ کردوم ئەوش نامەیەکە نووسێ بۆ ئەمیرەکەی کە ئەم کوڕە چیت لێ کردو حەق و مافەکەی بەرێ بەشی غەنیمەتی خۆی نەداوەتی هەندێک قسە چووەتە بەینە دوای ئاوای لێ کردو من تۆم نەناردووە لەوێ خەڵک ئاوا لێ بکەی لەبەرەوە ئەم نامەت تێگەشت ئەم کابرا چیت لێ کردووە وات لێ بکاتەوە مەگەر خۆی ڕازی بێ و حەق و مافەکەشی بێتێ و ئەو ئەخیر جاریشت بێ جارێکی تر غەڵەتی وانەکەی لەگەڵ خەڵکە کێشتی واکە لەم سەردەمەیەمە ئەم هەموو ئیدعای دیموکراسی و مافی مرۆڤ و ئازادی ڕۆژنامە نووسی و چی ئەکرێ یەکێک حادیسێکی وا بووە زۆر باش لەبەرەوە
ئەم ئەلفازانە جوانن بەڵام ناشرین کراون چونکە دوژمنانی دی ناشرینیان کردووە هەندێک خەڵکی شوکەوەی باسمان کرد بە درۆ ئیدعای ئەم ناوایان کردووە ناشرینیان کردووە و هەندێک مسلمانیش بە ناڕەوا و ناڕاز ئەم ناوایان داوەتە پاڵ هەندێک خەڵک کە ئەو ناوەهی ئەوانی زۆر باشە مامۆستا من ئەوەی ماوەتەوە تەنها بپرسم لەوەی کە جەنابەت وتت ئەمیر و خەلیفە و وەلی ئەمر و ئەمانە هەر یەک مەفهومیان هەیە بە ناوی جیاجیا ئەکرێ لەم سەردەمەیە ئەم ناوانە گۆڕانکاری تر بەخۆوە ببینن بۆن لە باتی وەلی ئەمر و خەلیفە و ئەمیر ببنە سەرۆک و سکرتێر و ڕابەر بەڵێ وەڵاوکو بڵێ بۆ مسلمان من ڕای خۆمەڵێم ئەوە نەش لێ ئیسلام تێگەشتم ئەم لەفزانە مستەلەحێکی ئیسلامین ئینسان هەتا لەو مستەلەحانە بێ باشترە نێتچێتە شتیرەوە ئەگەر پەکی لەسەر کەوت یعنی تۆ ئەوە بکردای تووشی گرفتێکی گەورە بووی دەو کاتە مشکلەنێ لە زمانی عومەری کوڕی خەتابە وتی کۆمەڵێکەن ئەهلی کتابن ئەبێت جزیە بن ئەڵێ وەڵای ئێمە بەنکو جزیە نایدین سەرانەیەمانە بە ناوی زەکات و جا قەیچەکە با بە ناوی زەکات بیدەن وتیان دوو قاتی دێن بەس ناوی زەکات بودیان دەیە قەیچەکە بەڵام من ئەڵێم ئەگەر پەکی لەسەر نەکەوت ئێمە پابند بەم وشانەی خۆمان و جوانە چونکە سبەینە تۆ ئەو وشانەی تر بە هیچ چۆ ناوەسێ ینی بەوی تریش و ناوەسێ ئەمە یەک گرنگ ناوەڕۆکە ئێمە نین لەفز و شەو ناو بکەنە گرفت چونکە ئێمە یابان وڵاتێکە بوزا پەرسن بتپەرسن بەڵام لە ڕووی تەکنۆلۆژیا و پێشکەوتنی علمیوە وڵاتێکی پێشکەوتون لەسەر بتپەرسیەکەی خۆیان ماون تەکنۆلۆژیەکان پێشخستو ها ئێمە دینێکی جوان و تەوحید و ڕێکوپێکمان هەیە دینەکەمان دەست پێوە ناگرین جێبەجێکین یەن گرفتمان لەگەڵ ناو و ئەلفاظ و وشا هەیە وازان خەتای ئەم ناو وشانێ نە تۆ ئیش و کارەکەت تۆ ئالیات و وەسایلەکانت تۆ دڵسۆزی و ئیخلاست تۆ لێبرانت تۆ ئیشت بۆ قیامەت بێ و بۆ ناو و نەفس و دیعای و ئەوانە نەبێ ئەمانە گرفتەکانی ئێمە بەڕاستی نەک وشە و ئەلفاظ هەنا بۆ یعنی لە مێژووی ئیسلامە دەوڵەتی عوسمانی وکوتم 640 ساڵ حکمیان کرد و بەشێکی زۆری وڵاتی ئیسلامیان لەبەردەسا بوو ناوی سوڵتانی ئیسلامی ئەمیر بووە اینجا ئێسش لە زۆر شوێنە هەر وشەی ئەمیر و ئەوانە هەرهینە دوایی بۆ بە مەلیک دوایی بۆ ئەوانە بەس چێوە فەرقێکیانی سە خلافە زیاتر بۆ پێغەمەر و ئەوانیان بەکارناوە کە لە دوای پێغەمەر و هاتوون ساڵسە ئەمیرەکان لە حەدیسی پێغەمەرە هاتووە وەلی ئەمر هەر لە قورئانە هاتووە ئێتۆ وشەیەکی قورئانی بەکاربێنی باشەیە وشەیەکی مەسلا ئێستا مەسلا لەوانێ هەندێک لەم شێوازە حیزبایەتێک کە ئیسلامیەکان شێکن تەقلیدێکی نیتیایە تەقلیدێکی غێرە موسڵمانی تایە دە پێم وایە ئەگەر لەسەر شێوازە ئیسلامیەکە بێ هەندێک گرفت کە ئێستا هەیە نابێ بۆ نمونە یعنی ئەوەی کە ئێمە ئەم مەوزوع باسمان کرد کە کەسێک تۆ ناونا ئەمیر مەرجنێ وەلی ئەمر بیانی ئەمیرە کرێ شتێکی بچووکی شابێ کەسێک ناونا ئەمیر لە ئیشەکە بێ بەگوێی بکەی مەعسیەت نەکا ئەگەر شتێکی ئیشتیادیش بێ دە ئێستا وانێ لە حیزباتی ترا ئەم هەموو گرفت و مەشاکل لە کاکە وەڵای ئەو ڕێی نییە و ئەو من ڕێیم وانە و ئەوە یەک ڕێی زیاترە و دەیوانە مەسا بڕۆ عومەری کوڕی خەتاب خۆی خەلیفەکە کاربەدەستی دانا و مشاوەرەی کردووە ڕای خەڵکی وەرگرتووە هەموو شتێکی کردووە بەڵام لە ئەخیرا قسەی ئەخیر بۆ خۆی بوو ئێستا وانە یعنی ڕێزی حیزبەکەش بە سیر کا بزانێ سەرکردایەتێکە چی ئەڵێ بزانێ مەکتەب سیاسیەکە چی ئەڵێ بزانێ ئەندامانی خوار و چی ئەڵێن ها زۆر جاری ئێستا دەی تۆ سەیری عالم ئێستا لە ئەمریکا ڕئیسی ئەمریکا کەی وایە حتا پابەند نییە بە قسەی کۆنگرێسیش کۆمەڵی سەلاحێتی هەیە توانێت ممارەسەی بکە لەو زۆر وڵاتی تا مەسال لە زۆر وڵاتی پێشکەوتوی ئەوروپیا ڕئیسەکە سەلاحێتێکی فراوانی هەیە لە هەندێک شوێنی شایە ئەنجا جاری وایە هەندێک سەلاحێت کە زۆر قەید و کۆت و زنجیری لەسەر دروستکراوە ممارسەی خراپ کراوە لەو شوێنانە مەسال لە ئەوروپا ئەمە زۆر دروستکراوە دە لە ئەوروپا ئەڵمانیا دوو حەربی جیهانی بەرپا کردو ئاخر حەقیان ئەوان کابرا بەسن و بەسکی لا ئێمە وایە لا ئێمە کابرا چی کردو تو ئەو هەموو کۆت و زنجیرۆ لەسەر دروست کردو بەڕێز دکتۆر محەممەد بامۆکی پسپۆر لە فکری ئیسلامی زۆر سپاس کە تەشریفتان نەرە بەڕێز و خۆشەویستەکاناتی نەکۆتە یەڵقایی ئەم جارەی بەرنامەی دین و دنیا تا ئەڵقەی دات و پێتانەگەینەوە بە خواتانە سپێری زۆر سپاس مامۆستا دەست خۆش بێت.